كرم كذا وهانوستيا آرام آرام برخي آرام كرم خونا مردي لو جواب ناديوا هذا هيت كرة هستا كرم أتو امتحانت هي آخر ورب بخينا هذا لي مقربات خمس على خينا آرام شتيوا هبوا آرام ولا بيش الزوبة تورمك دي كرم أتو امتحانكم ملاياتيت هي بخينا بانا زحبي كرم بخواي باب اللي ددا لقال توما آرام لا ئێستا دەرسێکم وڵایەتیم بۆ هێناوی ئارا پرسیارەکانم دەرهێناوە ئێستا پرسیاری نەتەوە کوردیە دێرینەکان لێ دەکەم ئارام دانە بۆم دەژمێری تێگەیشتی دەی کوڕم جا تۆ مەزانە یەکەم دانەیان سووریەکان چ سووریەکانی چ ئارام شێتم مەکە سۆباریەکان سۆباریەکان بیڵێەوە سۆباریەکان دووەم دانەیان گوتیەکان ئافەرم ئەگەوت نەدەزانی تەمبەڵ السلام عليكم هنا هرجان سوني بخير بێ سعدی آرام هستا كرم هستا هو خليجي تشي سعدی ئەوەی ئیمتحانی هەیە هیچیش نازانێ أتو هر خليجي نستني با جاوب قرا كرم بۆ خۆی ئەو جارە ساقیت بینیە هیچ شتێک لە بۆ ناکڕم نەدەت بەمە مەطعەمی نەشتی جوانە لۆ دەکڕم نەشتی خۆش لۆ دەکڕم خۆڕە دەبە سەری نییە حەزرەتم یەک شتی خۆش بلۆی ناکڕم والله دەورێ ئەسب سواری نابینی ئارێ والله ئەو ڕۆژێک گوتم دەت بەمە جێکی خۆش شەربی نەدە بەمەگە نەخینی ئەوجە بڕۆ لە ژۆرەکەی خۆت بخینە ئەجا هەنە ئەگە بخینیتم نیورانە نییە لە پاشان دەی دەپرسمەوە پێشەوەی بڕۆین نیورانێتتان بەمە مەطعەمی وەڵام ئەگەر نەزانی ئەتو لێرە دەبین ئەمون داکردەچی دەبڕۆ کوڕم بخینە باشە جۆم بخینە لای خواردنی هینەوها دەکەم ئارام دێم تەماشات دەکەم خەوتمی لێت دەدەم لێوە چێ جان هەدیە مرۆ هینای هەدیە سعدی ئەمن هەفتەی جارێک ئەگەر هەدیە لە بۆ تو نینم هەست دەکەم یە شتێکم ون کردووە حیران لە بۆ دڵەکەم لە بۆ دلبەرەکەم خۆشحاڵە جوانە پێستی پنجەها ئەوە لە کوردستان بگەڕی حەفقلی وا نابینیەوە تەماشاکە نییە دەستت خۆش بێ زۆر سعدی جوانە والله زۆر شتی جوانە. تایبەت لە بۆ ئازیز و لە خۆشەویستە تایبەتەکەم ئەدی بنێرە سناحبی بنێرە ستریکی بنێرە حەیرانی بم سعدی بۆی هێناوە سعدی جان چنەوە مەطعەمێک ئەتو هیوایەتت کنتاچی من تاچە مەطعەمەکی نوێ کرایەوە دەچی نەوێ دەری والله ئەدی والله ئەدی بۆ چ دەکەی ئەلو نەسرین جان چۆنی باشی ئەو چ دەکەی بە خواردنی سەرقاڵی وەڵا من هیچم نێنە ناوە وەڵا سعدی وتی دەتان بەم بۆ مەطعەم ئەرێ وەڵا دە باشە بڕۆ شیوەکە لێنێ بڕۆ دە باشە خوار لەگەڵ سەرچاو هاتیمە تو چی خواتی دروست کردی نییە بەس دەری خەرچی تۆم بکەی ئەتو نییە بەس لۆ خەرچی دەژیە تو چی حەسوودن حەسوود تو چی ئەتو سعدی ئەو سەقفەشت تا نەکردەوە دەزانی لۆ و ئەها ئەخبار دای ناوە چ باو بارانێکی توم بەڕێوەیە واللهی مەجالم نییە مەجای چت نییە سعدی زای چ لەو یەک دوو ڕۆژی ئینشاءالله وەستایەک هەیە برادەربانە لە لای دوکانێ هەبەوی دەریم ئازیزان وەکو پێمان ڕاگەیاندبوون کە بە بۆنەی سەری ساڵی تازەوە تیری و پشک بکەین بۆ ئەوانەی کەوە کەلوپەلیان لە کۆمپانیەکەی ئێمە کڕیوە ئێستا ناوێک ڕاکێشین خەڵاتەکە بۆ کەسێک دەرچووە کە غەسالەیەکی کڕیوە ئەویش زۆر بەڕێز سعدی قادر صالح محەممەد پیرۆزباییەکی گەرم لەم بەڕێزە دەکەین کە تەنها بەکڕین یەک غەسالە بەرێ ئەونای تونە نازم چی دەدەوە وەرە پێش وەرە کە هەموو سەری ساڵێک سارت بۆ دەرچووە بەڕێزان ئێستاش من ناوەکە دووبارە ئەکەمەوە ڕاستەوە دووبار دەکاتەوە ناوەکە ناوی ڕاکێشراو سعدی قادر صالح محەممەد
3 مانگ پێش ئێستا غەسالەیەکیان کڕیوە ئێستا بووەتە خاوەنی ئۆتۆمبیلێک لەلایەن ئێمەوە پیرۆزبای لێ دەکەین ئەم ساڵ بوو بە 9 ساڵ لە کۆمپانیای شێرکۆ میکانیک خەڵاتی نازانم خۆ بەزم ناو سعدی نییە پیرۆزی سعدی بێ کوڕە ناوی چواریت دەڵێ ناوی چواری بابا خۆ بەزم ناوی چواریم نییە زۆر کەسێ پێک دەچێ هەیە شکلی پێک دەچی نەک ناوی چواری کاکە ناو هەیە وەکو یەکە چخەیدیە ئێستا دەمانەوێت پەیوەندی بە سعدی قادر ساڵح محەممەدەوە بکەین لەوانەیە لە خۆشیان باڵ بگرێ وە بەم هەواڵە زۆر زۆر دڵی خۆش بێ بەداخەوە دیارە کاک سعدی ژمارەکەی داخراوە بازارش تریش هەڵ بدەینەوە سادی لۆ مۆبایلەکەت داخرایە وڵی نازم شەبەکە بنی ناسان ئەدلۆ من شەبەکەم هەیە پورە کاکە هەردە کسی بکات دێ شەبەکەیە تەواو نییە دوای باو بارانە کاکە شەبەکە تێک دەچیتن عزیزەکەم بەداخەوە داخراوە بەڵام ئازیزان ئێمە لەم لایڤە کۆڵ نادەین ژمارەی یەکەمی داخرا بوو با بۆ ژمارەی دووەمی کاک سعدی بکەین سادی ژمارە دووەمیشت هەیە کوڕە بابۆ لیان تێک چووە ما دەبێ ژمارەی دوم دیارە ئەمن هەر ئەو تەلەفۆنەمەیە حالە تەلەفۆنەکەشم بێ شەبەکەی تەواو یعنی هیچ ڕقەمێکت بەدزی نییە قسێ دەکەی هەنار ئەوە قسێ دەکەی قەتە بشتمت شاختەوە خۆ تووڕە نەکەی ئەوە تەناوت دەرچووە ئەی هەوار ئەی هەوار لێ ناگەڕێی نییە لە مارەکەی خۆم میستەحەت بکەم 2 دقە هاتمە مارەکەی خۆم گوتم میستەحەتە چی بکەم شەربی نیمە ئۆڵارێ بەسە بابە بەسە شەرکار شەد بووم بڕۆ بڕۆ چارە دەکەم وەختێ تووە قۆ 1500 ئیشم هەیە لەلایەکی بێژن لەلایەکی وەرە هەنار وەرە وەرە هەرە توما چرۆ دەگریێ لۆ دەگریێ چ بووە ماڵم وێرام و کاکە چ بووە ئاگا لێ نییە ئەگەم لە چیبی چ بووە لە وڵای بەڵایم لایڤی چێ وەسارەمە لۆ دەرچووە لۆ من کۆلو دویت ڕەحمەتی خوارد لێبینە بۆ سعدی بە بۆنەی چێ بە بۆنێەوەی کە خەستالێ کڕیە ئێوزۆ چییە لەوەی باشتر کورکاکە چی لەوەی باشتر ئەمن چەند ساڵ خەستالەم نەگۆڕیە ئەو خەستالێ لوچە کردرایە ئەوزۆ چ پەیوەندی بە تۆ هەرێک ئەو سیالە دەرچوو چییە کورکاکە چ پەیوەندی بە منەیە ئەو خەستالێ لوچە کردرایە هەنار واز لێ بینە لەلایەکی بێژن ئەو کون بە کول لە دوو دەگەڕم نایبیمەوە شێر بوویمە وەختێ تو نییە یعنی کاکە بێژەک لە خوشکەکەت گرنگ واز لەو قسانە بینە ئامی هیمترە زای چی دەکەم کردێ بێژن کورکاکە واز لەوە بێنە وەرە سەری ئەو لایڤەکە وەرە تەماشاکە ناوی ڕاکێشراو سعدی قادر ساڵح محەممەد 3 مانگ پێش ئێستا غەسالەیەکیان کڕیوە ئێستا بووەتە خاوەنی ئۆتۆمبیلێک لەلایەن ئێمەوە کورە غازی لۆ بەجێم ناکەی غازی کورە غازی بە خۆ مەزاری شومێ غازی وەختی تو بگێ غازی کورە غازی وە چییە غازی چێ و گورە لێ غازی لۆ پێت کردێ غازی بە قسە چێ غازی ئەمە زۆر حەزم لە کمسونیە ئەت لۆت لێدایە غازی تەوەشان جێ بگرە هیچ وەختی تو نییە ئێستا وەز بە کاتیە غەسالە و سەلاجەیە هەمی بین نەخوارێ بمەنە مەغزەنی غازی 5 دقیقە لۆتان دەکەم ئەگەر لێو نەبی وەرە لە حارتان غازی با تأكد كم وجسان كنا غازي لا بقول برو غازي لو دكي غازي هشتا بقول لي بي غازي كنا هستا غازي تلقى هستا بابا مستا تبرو غازي استمتعكم تلفوني دەکە بکە تلفون لو دكم ڕقەمی کۆپیانە چێ دەینی ئەو تا نووسیتیان ئەوتا ئەها خوارد ئەی نووسیت دەرێ بکە خۆیان تۆ بەخوای بەچ مەشغوڵ بن هەموو ڕۆژێ الو باشی برام سلامت بخوشی من کاکی من چاوی من ئەمە سارەمان لە دەرچوو وادەین دەیبین ئەوان گۆنە کۆرە مەمەلی تەلەفۆنتان لەکەن گۆ لۆنایەن هەر ئێستا دەین باشە گۆجیمێ پێ دەزانم پێ دەزانم کاکە تو ناو نیشان پێ دەزانم دەزان دێڵە با بڕۆین نە واز بینم بەخۆم دەچم بەخوای لا دێم کاکە هەنار یە قسەی دەکەم ناوماڵنۆ قایم کۆوە بەخۆم دەچم کاکە ئەخە دێم تەواو. لێ لایەن دەپرسم زانم لێ چی کڕیا واز بینم بەخۆ پێ دەرێم برایەتوریمە وەلێت ناشاربەوە ئەدی لێ چ بکەم ناوماڵنۆ قایم کۆ پیسان و هەرگە ماکە نەگەت چیاکەش بخۆمەوە
دەیخواتیزە غازي هیچی غەمە غازی منە ئەلو غازی لەچی کورە غازی لەم گۆت بڕۆ کورە غازی لەم گۆت ڕەگە غازی غازی نییە هاتە سەرکەمە ماتێ غازی غازی بێم نییە دەدەمە بەرێ خراپت لێ دەم غازی دەدەمە بەرمە تەرەخان غازی کورە بڕۆ درێگە غازی ئەوە بەچەند بەچەند $350 هەر هیچ نیوەکەی پارە لا بە سعدی بڵێ ئەی ئەوەی تریان ئەو 500 مان تەواو دوان داواکەین لە 500ەکە تۆ مەسجێکی بۆ بکە تۆش سپیەکەی بێ بە سپی باش دایە دا ئەرە لەم لایڤاڵێ سعدی قادر ساڵح محەممەد ئەڵێ ساری 2025 بۆ دەرچووە دەوانێت پەیوەندی بە سعدی قادر ساڵح محەممەدەوە بکەین لەوانەیە لە خۆشیان باڵ بگرێ و بەم هەواڵە زۆر دڵی خۆش بێ بەداخەوە دیارە کاک سعدی ژمارەکەی داخراوە بازارش تریش هەڵ بدەینەوە بەداخەوە داخراوە بەڵام ئازیزان ئێمە لەم لایڤە کۆڵ نادەین ژمارەی یەکەمی داخرابوو با بۆ ژمارەی دووەمی کاک سعدی بکەین چونکە وەکو بەڵێنمان پێدا بوون کە دەبێ بەڕاستە و خۆی بۆ جواب نادیتە قەت ئاگەی دووجێش کاکە ئەوە تا تەلەفۆنیان بێنە دا تۆ بێنە کوڕە بێنە کاکە بێنە بۆ من کوڕم سارە بۆ من سارەمانە کەس نەچێ زایۆش گوێتان لێ ئەلو باشی کاکە بەڵێ کاکە کاکە سارێمانوە دەرچووە جەناوتان کێن من ژنی سعدیم ئێهین براژنی ژمبرای سعدیم کوڕە کاکە غەڵەتە شت نەدەن بە کەس کاکە بۆ ئێمە دەرچۆسە ئێمە دەین خوافیز با بڕێن خێراکەن با بڕێن کاکەوە ئەڕۆن سارەکە وەرەگرن ئەوە دەرێ لە هوتێلی پاڵی داوەتەوە ڕاشید کورە ڕاشید کورە ئەمرە نەمینێ کورە لۆ لە ماری نانوی لۆ لێرە دەنوی هەڵی خێو درنجی یاخوا بە خێر بێ کاکە سعدی گیان سەر ئەو دوو چاوەی من کورە بۆ چی شەوەی نەنووستی واللهی بەبیلایی لە خەوما شتم هێ نابوو هەرچی پارە و پولم هەیە و ژنەیابی بە ئاڵتون و جووتێ خۆنەرە هەی ئەمەە نەمینێ لە خەونەکەش نییە ڕەزیلی کچۆ بەخوا ئەو تاوانە و ماسەکەمەونە مەمنونتم ڕەشید ئەمن لە چیمەوە تو لە چی یا تو دایمە لە بەزم و ڕاوڕایان و ڕاکردن نای ڕەشید ماوەک پێشێستا لەبیر تا گوتم دەچم لەگەل لیمە غەساڵی دەکڕم واللهی تاریخەکەیم بیر نییە بەس تاکیدم ڕۆژی شەمە بوو کورە خۆ من نادەم تاریخم پێ برێ ئەو غەساڵەیە قوڕی بەسەری من کرد برێلۆ بوو کاکە ئەو ڕۆژی کە کڕیمان گوتە ناوتان دەسەد گیر و بشی باشە ئەمن حەلەبینم چووە لۆ نەگبەتی بە لایف تازە تەمەشامان دەکرد خەڵاتەکان لۆ من دەرچوو خەڵاتی سیارەکی مان و کاول بوو ئەجالەوە خۆشترە بێ کاکە بۆ خەنی نابی لە خۆشە خۆ من دەرچوایە لە خۆشی حەفلە و شایی مەکرد کورە خەری من فەرقی هەیە فەرق هەنار دیتی هەنار دێگۆ بەس بزانم ئەو غەسالت لۆ چێ کڕیا ئەو کەسە چێە غەسالە لەگەری کڕیا خەریکە مێشکم بتەقی کورە سعدی ناقنیە والله منیش خەریکە دڵمەتەقی بەدەستەوە سعدی من لەوە سەرم دەرناچێت لەوە خەریکە شێتە بم تۆ زەرەرەکەی هەر قوڕێ بۆ گیراوەتەوە قانجازەکەی لەوە خراپترەکەویتە قوڕەکەەوە جیبیتی ستە لە تۆ دەرناکە سعدی کورە دەچوان بیری لەگە چات جیبیتی تا هەدی پرسیارم لێ کرد گوتم ئەوە ژیانە من تێدامە گوتی قورت لە خۆ گرتەوە گوتی و عالم قلەچی پێ بەخێو ناکرێ نەگەبەتە لۆ کردتەوە چات جیبیتی باخرە ئەویش لەگەوەی نییەمە دووش لەبینایە خۆزگە چاتی بیتەی دایتە بەشە
عادي عمل النمين يا والله فكر بكودي فكر كوا والله سعدي ئەم نەبیر کردەوە بۆ تۆ ئەو نەبیر کردەوە مۆخ لەسەرمانەما سعدی یەکشت ڕووکە بەم یوار پشتم تیاگەی مردوو مرێ کاکەی گیان بڵێ لەگەڵ ڕەشیدا چووم بۆ ماڵە فەقیرێکم کڕیوە قیلوسی ئەو شایەتیشە بووم رشيد بينا مات جانا كيمن روحا كيمن دل بركم شربيني دبي وبستش الزرع بكم سعدی تو ئەوخۆیان پرسیان لێەکەم بە وجدانەوە جواب مەیتەوە فرمو تو قورعانەوەی منە ماچ کردووە ماڵ و مناڵ تو ئارامی کوڕی ماچ کردووە وازلو خسارة بينا با تلفونك بكم يبو صاحبي كومباني هيك باش الو قربان وكاتت باش سلامت بي يا ربي كاكا بس دعوي اللي بدون دكين قوتان خلاط اللي بودر سوا او من هم مشغول منوي متزالم نبو تلفون بكم استادم سيارة كي دبب انا وتشوف خلك تلفوني ده كتزارك فيها وكتزارك شنو كتزارك تشكيها بمزار ويساني تسكسيها تو هشم بصري لو كسيكا تلفوني كرديها اري والله جنا كردي بيا تشكردي جنكو بياوة كرديها بلي يا سلام زاري بتشيانيا كل بابم هي من نان قلنا ومانسيا نا هيك انا قلت بس قلت يا سارك ما نقدر سوا نا او سعري ندنكس استا بخومتم بافس كل اي خوال ما انا مكاول بو كل بقران هذا شي تلفوني كرديها جارة دهام وهنار كرديت يا اري وسيا او ساري تسكسانا اما هيك سارة ما دانا هيك نا حمل مستري غازي الو غازي ايه استخرج بي بابا نرواني كل فقدان عايدي من باشا اري غازي بسيارك او ساريا لو تسكس دابو يكس كوني والله يك عشية تلفونك قادر يمنا نازاني بتلاقى غازي نازاني باشا يوان اوسيا سلام سرو خوشا سعرك مليون لا بخبا بهيجي ولا دنايم كيان باشا فرايك أيوة شرح حالة شي بوستا خۆم لێ يخرم بس ديكو جنكو بياوة ناسانم ليمو كرديتي دهام كرديتي بيجان كرديتي نا بێژەن نییە ئەزانی بۆ بێژەن لە ترسی دەهام ناوێت لە کون بێتە دەرەوە والله زقسيتو تو راوس سبعة تلفونش دابو ليمو بكام باش دایەگیان بەس با خێرا بڕێتەوە و هەنار نەگەیشتووە من یه مشکلی درست کردو لێستەوە وی سعدی تەلەفۆنەکە هەڵی بەر نابێ کاکە بێجوابی بەمەوە سعدی گیان چۆنی ليمو اولا تشندرينا وەڵا لە ماڵەوەی سعدی ليمو او بدن جماري ناتي راس يا كم بيبري لتشندرينا سعدی گیان لە گەراجی ئەو مۆڵین ئەی نازانی خەڵاتەکەمان بۆ دەرچووە اي هوار بيمبري بيجان تيلي لبو كومبانيا كردبو ئەرە وەڵا سعدی گیان ئاوا تۆزە لەمە پێش تەلەفۆنی بۆ کرد بۆچی اي هوار خليك ميشكم بتقي للايك دهام للايك ليمو للايك بيجن كل الدنيا ما يستاك الدهام لغيب انا تامبيني لوين داري زو بقرينا زو ناگەڕێمەوانە ئەڵە مەچێ و سیارەی وەرگرنیترەوە قسانەوە لە چێتەوە بيجن كل با بيت بريم دزاني چي لغيقايا کێ كل دهام لغي دهام چی بوو کاکە من هەر دڵم خەبەری دا لە ماڵەوە ئەو سارێ بۆ ئێمە نابێ با بۆ ئەوان بێ اي راود بتسياري والله هركا ناوي دهام هنا يكسر حالات ها قربان دمم دام زاري او مشكلة جنيا خيرة لو من تيدا اغنانية دا سوسارك وردك هستا بابا هستا بيش كو دكاني قبات كيف او مشكلة حلكة بس يلا بابا کاکە تۆ بۆ واو کرد بۆ هێشتا ئاوا دەهام بۆ سیارەیە بەرەیە ئەوە چی بوو تۆ بە چی بوو ئێمە بردوهێنایەتنیەوە خێرا ئەم ڕاکردنەوە لە چی بوو کە من شتێکە زانم ێوە شتێکە زانم من بەس بزانم بۆ تۆ زراوە لە دەهام چووە سیڕاکەی بۆ زیڕە نەکەم
ئەوەی من بەسەرم هات ئێوە بەسەرتان بات ئازانی چتانە کرد چیمانە کرد ها کورە بابا چی بەسەرەوە کوڕم هەمی دووسێ ڕۆژ سزنێکی بەسیتی کردوت و تەواو سزن وازانی سزن وەک سزنی بەشەر بوو ئەی بۆ کورە داز 3 ڕۆژ ناو حیوانانە بوو ئێ ژیانێ ناخۆش ژیانێکی تاڵ کوڕم بۆ ناخۆشە بۆ خۆ لە سوچێکە و دانیشت بوویت و تەواو ئیتە قابلە چی بووە کورە دایە خەڵک 3 ژەم نانەخوا من کاکدەهام 2 ژەمی بۆیە نامەزانی چیەدا پێم نەڵێ جۆیان پێیاوی کاکا چێ تۆ و چۆن دڵیەوە بە براکە دەڵێ کورە کوڕم تۆ ئێستا بۆ ئەمە و تێگا ئێمە ئەو سیارەمان هەر ئەوێ کورە دایگە من شتێکە زانم کاکە ئەگەر ئێمە بڕۆشتی نایە کاک سعدیش ئاات بۆ ئەوێ دەهامێ بینی منێ بینی ئێوە شێ بینی وەزعەکە تێکە چوو ئەیجا تۆ نەهاتیتایە لە تۆ ناتیتایە ئەی نابێ پیاوێکتان لەگەڵ بێ ئاخە پیاوی ترسنۆک ها زیڕە کردووە لە دەهام و مەهام ئەمە بەس زام لە چیت تۆ ترسیت هەموو شتێکە تێکگا من زیڕم کردووە ئەرە وەڵامی تۆ تێکیە ئەمە چونمان هێنایەوە تەواو منە شتە بەدام نابوو هەر باسی نەکەم بۆتان بەس وەڵڵاهی هەبێ باسیکە ئەو 3 ڕۆژی کە لە سزم بوو ژیانێکی ترە لەوێ یەکەم ڕۆژکە چمە ناو تەویلەکەوە ئێ مانگاکان و گایەکان وی سێریانە کردن دیار بۆیان و دەمە شتێکی غەریبە تۆ بۆ ناومان چکەوانە حیوانوشت ناویان بووە حاشاک خۆ وەڵا ڕۆشتمەوێت دانیشتمەوانە 2 گا شەڕیان کرد کەوتوو بوونە ناو گیانیەک منیشتم بە حکمەوەی تازەم لەوێوانە چوم ناو بژیکەم دایە ناو بژی چی دایە یەک قۆچ چی بوو کاکا یەک قۆچم بەرکەوت خۆم لە ژوورەکەی تر بینەوە ئیتر دوای دایانم نیشان کرۆتم کاکە بۆ شەڕەکان بۆ ئەوواکان کاکە شەڕەکە لەسەر چی بوو مەسەلەی ناموزبا باسی نەکەین دەتخوا باسی کە کاکە بزانم چی بووە ئەمە ئەو گایە کە قۆچەکەی لە مندا ئەم گایە حەزی لە مانگایەکی پورزای ئەو گایی تر کرده بوو ئەو مانگاکەی تریش کات خۆی بە شیربایی بۆ کوڕەپوری خۆی دانراوە ئەمیش غیرەتی قوبڵ ناکە پیاوە شت قوبڵ ناکە ئیتر کەوتۆ بنەگیاندانم نیشان وتم کاکە غەڵەتە لەولاوە بۆ ڕۆژی دوا بێتم ئەو خاش ئەمڕۆ ئیسراحەتم شەڕ ناکەم دا ئەمە ڕێکم بینی لەوێ ئەگری بە کوڵ بە گوڵ ئەگریام ئاوە نەبرەیەکە کاکە مەڕەکە بۆ گریا بەرانی مێردی ژنی بەسەرایە نابوو بەرانی مێردی ژنی بەسەراهێنا ئاگرۆک و خۆت کورە کاکە گیان تۆشتانە لەکوێ وازانیەوە چیۆم یعنی چۆن لەوانە تێگەیشتووی ئەڵێ چۆن نەزانی کورە چۆن نازام 3 ڕۆژ لەگەڵیان بووم 3 ڕۆژ تۆ بە سەعاتێ دیتەوە ئێرە ئەزانم کێشەتان چییە لەگەڵ سعدی کێشت چی نییە دایە چی بوو ئەی دایە ئەوە نەگریاهم بۆت 3 ڕۆژ لەو تەوی لێ بووم 4 ڕۆژی بۆ دایکم کریا ئەی طبعاً ئەزانم کە منە خۆشەویست بۆ یەکا بۆ منەگرێ بیرتەکردم دایکە ئازانی چیم بیرەکەوتەوە ئەلەوێ گایەک و مانگایەکم بینی تۆ ڕەحمەتی باوکم هات ئایڕۆ تۆ سەیری ئەمە گایەکە زۆر خرابوو لەگە مانگاکەدایە هەمان مواسەواتی باوکی ڕەحمەتی میە بوو خوا ئەفریکا تازە باسی ئەو مەکە شەوان درەنگە هاتەوە گایەکە ئەم لاولای هەبوو ئیتر ئەو مواسەواتانی لە باوکم هابوو ڕۆژنە باش تەحەمولی کردووە ئیتر ئاخی ڕۆژ نییە ئەوە عنی ڕۆژی سێم کە تاوە بوو لەوێ گایەکە لە پشتەوە بوو ئاوامی گروتی بێژەن بانگی کردی کاکە بەسەری لیمۆ بە گیانی دایک ئەی چۆن قساکە وەرە قسە ناکە مانگا کوا قساکە بە زمانی جەستە وتی ما یعنی وەرە ما یعنی بڕۆ ئەوەشیان هەیە آخر لەهجەیان فەرقەکە وەڵا ئیتر ئاواتم داوتی دەخۆم بە ماما بۆتان باس ناکە من بۆتانەکەمە کوردی چۆن من بۆتانەکەمە کوردی وتی بێژەن لەگەڵ مانگاکەی خێزان یعنی وتی ئەمڕۆ عید میلادێتی ئەوان شەزان عید میلاد چییە وتی ئەمڕۆ بەسەری دایکم بە گیانی لیمۆ وتی عید میلادێتی چی بۆ بکەم خۆ منش ناتوانم بڕۆم گوڵ و ئەوانە بکڕمانێت چلکە و چواڵ و لەو ناوکۆ کردەوە ئەمەنە پێی خۆش بوو ئاخیرەکەی نییە کە عنی فیرار بۆم ڕام کرد ئەزانی چی پێم وت وتی ماما چەند ڕۆمانسی بوون نا ئەزانی عنی چی وتی وعد
وتي وعد كلام شرف لسر أمس ميلا هو قاعد كواعي ما هذا يعني شي يعني چی؟ وتي بوججني قربان حيوان وشت نكرن خوام ديما خزمك کوڕایی هاوارمە چییە مەموو درۆ درسێ سەعاتێکە تۆ قسە باسی چیمان بۆکەی ئێمە ئەو سیارەمانەوێت کەیفی خۆتە فەرموو السلام عليكم. عليكم السلام. سلام علیکم سعدي بلا قولت رشيدي بلا بتكت. سلام علیکم خۆ من دەنەوە هذه من النمينية والله. سعادتكم. الحمد لله سعدي بلي. وش تجميري بابا؟ سعدي دەژمێنم لو تز. کاکە لە سپێنی و 50 کەس تەلەفۆنی کردی ئەو شاری هیمدا كنا حاجي من ساوكم. هم مشتاق بابغانيا. با استراحة سيخوم تتبع. دەی فر. مزعل عمل سعدي بيان. والله سعدیە ئەدێ تەلەفۆنێکی کاک سعدی بابا وزعي خوم لو بجرب. أتفوش خش وبس مش بلا خوم. كاك بنا خير جان مجني بمدينا. أوي كتلفون تاكر لما رجنية كمان. عويش قلتي كحاول بمن بري كأتو غسالة كريا. يكسر كناوك تلفونك تعالى كدم جابهم لداوا نبيلا قلتنا هو بس يك سعدينية صاد سعدية جنا كم جماني كده شو بدهم سمير قولي قلت دهم تكلا لقا ذكاء جبل حبابا لو لاش ما رجنية كمان بس نقطة جديدة عبيشان دنيا أو تلفوني كده أو هواية سعرية هواية يوم بدوشيا حبابا تلفوني كده أو تبقى بعض موضوع كتيجي يشتيتو تێگەیشتم ڕێک بۆ شەریکە قەدیمەکەم وایەتوش شريك قديمة ئەوکو ئەوش دوژی هینابوو عشرة يعني بنهيني وەڵا بە دزی والله جاري وشي بنا إيه إتواي وڵا دوایەکەشم ببرێ إيه گرتیان هەندیان لێدە هەندیان لێدە تەخوا دەیخسە هيدا الشام الشعر والله إيه دوای بردیانە محکەمەی إيه لما حكمي تشوف اللي جابوا لێ جا بۆ شکایەتی لێکە یەک کەمەرە پارەشی لێوەگرت بابا رشي هو شي مني ودياري غلطة كده كاكا طبعا هو حاكمني بريالش عدالتي دائما زموني ما كان ما وش كشفشي دكم إيه باشا إيه ما مصدوها تشيلي هات هیچ غەڵەتی نەبوو دوایەکە پارەی مای فلاسینا ژدا هێکەش لەگەرینما ظنني بيوفا بو لقالي نما ئەیسە چیەکات تەسبیحی دەفرۆشی بتقول يا مفرد مفرد اي نمينا باش بقول بان حتى اوانا هاتنا ولدي سعرك ما بيمشان باشە بەس بایەکە بێتە سوورەکەت بکەم تصوير سكاكا لا ما كسيدا ما كاشي تصوير سكاكا خاتری خوا قول بان نابی خەرێک بزایلم و گوێ خەریک سقەما پێ بکە جارشکە بکردەوە انا بقول بان اتناول تسبو نادر ناوكنيا وكو ازبكيتي بقول کاک نادر تەسویریی خۆمە وە ریکلام ناکرد وەرە سیارەکەمان بەرێ بقول بان دي نادر حيراني نادر ودي باشە با بڕێ فەرموو نادر ونادر بيش باكوا والله وەرد نادر مافيايا ئەو سێرەیە ئەو سەوی ئەم سیارەیە بەڵێ بەڵێ وەسە کاک سعدی وەڵام ئەو سیارەمان ناوێت کاکە هەمووی قوڕەوە پیاسەتان پێ کردووە سەفێ بەسە ڕێی قزبارە هەموو پیس بوو هەدەوە يعني هو زورتاني عشتيا نانە کاکە ئەو ڕۆندەک باران بوو دەرێ قوڕی تە ونیامانە ژۆری داخۆ پارەتا پێ نەدرێ کاکە تۆن پارەی خەسارێکمان پیاوە قاعدكم كاتشي من يعني ابد اوها من عم دارك هذا خزمه كان اي نانە وەڵا سفرە زور باشا كاك تاول بازك اتبرو اگر كاك سكات كاك سعرك يا بد نايما ندي ها باشە تبرو تاو كاك نادر قراو كاك کاک سعدی بۆتە دڵخوا سێوە بیگۆڕبە سێڵفی حەزەکەم یەک سێڵفی لە کەڵا ببین بە قوربانی ئەها بە قوربانی چاوەڵ تهام أصحابنا سعدي طب سعدي
سادیەوی هەنادرێ ڕاستە ئەوەی هەنادرێ ڕاستە ڕاستە ئەوەی ئەتودرێش ئەوەش ڕاستە ئەوەی ڕەشی دەرێ ڕەشیدیش ڕاستە ئەمنیش ڕاستم کاک نادریش سعدی ماڵێ سعدی کەواتە ئەو غەسالە تۆ چی کردێت دیار لێشتر کردیان زانی ئەو هاپەتوڕەی ئەتوندی تێ زانی بە غەڵەتی تێگەیشت سعدی تێبگەینە ڕەشی تێبگەینە کاکەڵێ باوشە ئاگری تۆزی لەواش براکە ئەو غەزالەی بۆ فەقیدیە کڕی نایە لە خێریشکەی دەهاشی سعدی ها بابەکەم سێگو باوەڕ ناکەم دەهام دەستمە لە بەڕێوەبەری کۆمپانیەی ئاوەستە دەهام بەس ئەو فەقیری بدت بە زەرگ و درد نییە لۆی دەهاتە دەرێ ئەی بابڕۆ چ بگیە وڵای پشتگیری ناکەم خەریب و سیارەکەیشی باتێ واز دە و فرت و فێرانە بین بەسە بەس فرت و فێری چ چاوەکە نا باوەڕ ناکەم ئەو دیسان پێتان دەڵێمەوە ئەوە دەستمە لە بەڕێوەبەری کۆمپانیای لەوی تاکی دەکەمەوە واش بینن بەسە و فرت و فێرە بەسە السلام عليكم السلام عليكم السلام عليكم يدك يساعدني حيراني بو كاكا دەڵێت بزانم سعدی خەسایدەکە چێ کڕیە کاچی من چاوەکەم عەزیزم کورە ئەوەی مدیرێنێ خۆ کارمەند نییە و توزانم لەگە سعدادام نەمان و لەگەڵ فەقیر کردیوانە تێبگەڕێن با تێبگەم کاکە ئەو دووبار یەکەم قسەی خۆم سعدی لەگەڵ چی هات غەسالی کرد کاک ئەدی لە بۆ فەقیرە چی نەمان کرێ ئەدی لەگە ڕەشیدی نەبوو ئەدی ئەتو لەوێ نەبووی با لەو فەقیرە چی بوو ئەدی کاکە دەریزیان بەوش قسانە باوەڕ ناکەم سعدی تێبگەینە قسەی ڕاست بکە دەهام وەرگێ هات بە خەرچی بێ باوەڕ ناکەم ئەوە چ پەروەردەکەم دەهام هەزار ڕەحمەتی لێبی خەزرم وهای پەروەردەکردی بە خەرچی بێ باوەڕ پێ ناکەم ئەو پێکە لە گەورەی لێ باوەڕ پێ ناکەم سعدی وازە قسانە بینە دەهام ئەو کە زۆر تێکسی ها لەو گۆرە بە خەرچی لێ باوەڕ پێ ناکەم عیبە بابە عیبە ڕەشید کاک دام بڕوا بکە تەنها سەلاجەیەکیش کرد بە خێرە و پیاوە لە دوای مجەبی ئیسینەکەی غەزالەکەیم ئەی بەبینی ماتۆ شێتم مەکرد بە سێکەسە پیاویەت و کاکەتی سەلازەشی شت ئەتو نەدایە ماڵە فەقیرەکەی شێنێرە من جێ دەقێت کاک سعدی هات فەقیر چی کرد زۆر سکت پێستا من غەسالە چی نەکردی سەلاجەک عادی خۆم دامنێ پیاوە چ باش کوێ بابە لەبێ دیە ئینسانە لەبێ وەتی تو نییە بەس پارێ لە سێکدارێ کاکە خەر خێری دەکاتن ئەمە کە نەهاتی غەسالەکەی بین گوتم کاکە ئەو مالش فەقیرن ئەوە کابرایە کابرا چ غەریب بوو باوەڕ بکە دەڵام نییە دلت لەبۆی هەلاهەلا دەبووی ئەتو لەوێ باە نییە یەکسەر مەڕەکە سەڵ دەبڵێ دەگوتیە ئەو گۆشتە نییە هەتا یەک سالی با ئەدی کاچی بدام بەس عیبە لەبوو دایە بزن لێ بکە دایە بزن لێ بکە هەوستا دایە بزن لێ بکە دایە بزن لێ بکە دەی کاکەجان دایە بکە نەمزانی مەسەلێک ئەو هەیە باشە ڕەشید ئەتوش دایە لێ بزن لێ بکە من بۆ کاکە ئێوە غەڵەتان کردەوە خۆم غەڵەتم نەکردەوە قەیدی نییە دەبێت بە هەستێک با دایە لێ بزن لێ بکە چکە منیش داوای لێبوردنەکەم قوربانت بم ئەو پیاوە گەورەیە تا زۆر شکاو ئەتۆ بزانە مندری من کووە بزانە لەمە کوڕە خەزوورەکەم کومە شارە تەواو نیەوە نیە تو ماوەکە بڵاسکری هاتووی دەکەیوە نیە تو بۆ خۆت دەبینی کاچی لەسەر دەستی گۆ ئەو سیارە ماوە بالەکە تو بیتن کەنجین پارەتە بە سیارەشکە بکڕە باشە شەرمەزار کردیم ساکی شەرمەزار بێ هەمجانە سیارە بۆ ئەو کاکە کوێ دەماماوە کاکە کوڕە خەزوورمە چی بەسەرە هەرچی فەرتەنە تەیە بۆ منە سیارەکە بۆ ئەوە قەیدی قەیدی نییە باشاوەکە باقری بەمەکە باشە کاکە باش داوای لێ کاکە بخیر دووبار داری بەسێت مەمنونی کاکە قوربانت دەبم هەتا دەمنم لە چاکە دەناچم ئەو مارە نییە ئێستا کەەوە سەلازەکەی بەکاردێنە هەخێری دوای خێری لەبوو دەکات ئەمن لەزڕی ڕەشی دەستخۆشی لێ بکات خواحافیز سڵاو خۆشەویستی خەتە گیان ئێوە قەومەی ئەوەنە چی داوام چن ها ئارام ها پێم بڵێ چ بووە هیچ نەبوو دەرست بخینە لەبەریکە جانم خوێندی بوو مەقامەکەش من بۆ فشە دایە جەرگی لە چێ دەسووتێ ئەوە مەعیدێ لە چێ دەسووتێ
وزبە قسەمەکە ئارام دانا ها دەبەست پێم بڵێت چ بووە كراتو طبعا اصل بابتي نيا وازم ليلاني دا وازمينا شيت تكردم با قورعان سەرداوەکەم دیتەوە سيا دا مەسەلەکە لەسەر بابمە بسر بابتا بسر هر كسي بابري خوا شيت تكرد فرمو شميران خان باشی جانە سپاس ناوەڵە لە بۆ مە دەرنەچوە ساریت ناوەڵە لە بۆ مە نەبوو بەس مێردی من ناوی سعدیە نانە جانەکەم تووڕە نیمە بەس ئەوە مۆبایلەکە سەما خارجیە و هەدیارە قیم قسە دەکەم دەڵێن با دەنگم بڕوە باشە خوشکم منداڵان ماچکە خوال لەگەڵ ئەرێ وڵە لۆمە دەرچووە ئەرە وڵە سارەکە لۆمەیە بریم چه؟ بریم غسالی لوجنی دومی کڕی بوو ساریان لۆ دەچووە بڵێم وەرە ئارە من نەبوو وەرە لێرە ڕاوەستا لە کەینێەوە فێر بووی لە پشت دەرکەجێ لە گەوران بگری لە کاتێ فێرمکان گۆ حسابم لۆ ناکە حساب لۆ ناکەین ها؟ ئەتو چی حساب لۆ بکەم ها؟ ئەتو چی؟ فەرمو کاک سعدی فەرمو گیانەکەم فەرمو لێ دانیشت کاک سعدی و ڕژوورەکەت کاک سعدی چ؟ کاک سعدی چ؟ دەدانیشت زاری واز بینە دەستە سەر و بابیم داران چیا قاوەش تۆ بینە چ؟ سعدی خۆ سەرمات نییە سپیتی پێ بکەین نا هەندێک قسەی ڕقم خواردیە ئارەقم کردەوە بۆ باسی چ دەکەی چاو قاوە و سبلیت و چ کاکە چییە؟ نەچووی؟ غەسالەکەت نەچ لۆژنی دووەمی کڕی بوو؟ تو مەجادە دێ قسەی بکەین قسەی ناکەی مەجالمدایە کا مەجال دێما چیەوە مەجارێک بدەن دەی فەرموو کابرا سەری دێشت مەجارە چی بدەین فەرموو چوم لەگەر مدیر کۆمپانیەکەی دانیشتم گوتم یەک پرسیامێک گوتم کە سعدی هات غەسالێ کرد چێ لەگەدا بوو گوتی ڕەشید گوتم لەو چیان کڕیا گوتە لەمانە فەقیرە چی سعد کۆمپانیەکەش ئەوەندە خەمی خوارد ئەوەندە موساوی سعدی تێکچۆ و ڕەشید ئیشەکەیان بەزدیۆ کردە گوت لە بەخای چاوێن گوت ئەوە سەرازەکەم کردە خێر یعنی خێرەکە بۆ دوو خێر لە زیاتیەکی ئەی سادی بۆ لێرە کە پرسیارم لێ کردیوتت من نەبووم دەمیست پێت بدێن بەس لێ نەگەڕای مۆبایلی لۆ داخرایە ئەو غەسالەی لۆ چێکرایە بابەت لێت بگەڕێ با قسەی بکەم بەس لێ ناگەڕێت عەزیزەکەم بەس باش بخوا خێری دەهامی بنووسی هات و ڕاستیەکەی دیت چەند پێم خۆش بوو داهام هاتی چەند پێم خۆش بوو تااقەتی توم نەما بەڕاستی سرم زۆر دێشی هێشتاش دەستمە دەرێت جەوە چی وەردەگرم تااقەتی توم نەما بەڕاستی بێزار بووم سعدی لە سەمە حسابی کە مەڕۆ پێویستە لۆ دەکەم تااقەتم لێت چاوەکە لێم گەڕێ با ئیستراحەتەشی پێ مێشکم ئیستراحەتکە مردم سعدی بەتەنێ بە زەمێرە سعدی قوربانت دەبم وازم لێ بینە چاوی من ئەمن دەڕۆم سعدی ئاگان لەخۆی ما دەمێ سعدی کاکە لێگەرە با بڕوا لێگەرە با بڕوا لێگەرە ئەو پیاوە شێت کرد ئەمیش شێت کرد ئەمە شێتم کردیە کاکە ئەو ئەوی شێت کردیە حال نابین چی لە هاتیە ئەتو بۆ قەناعەتت بەو شتەی کردیە بە خۆم لێگوم بە خۆم دەگە سعد کۆمپانی دانیشتیمە لێم تێ بکە ئەدی سیارەکە چی لێ هات سیارەکە لەو چێ دەرچوو من وەرم کرد قڕبە سەر هەنە برەی پارت کەتە ڕوونی برە داوت سەور بوو لۆیەوها بێدەنگ بووی لۆی باوەڕت پێکردن هەنا قسان دەگەرم مەکە خۆ سعدی زیتی بە پایسکرا چوی دەکەم فەقەراتی پشت و ئەوەیە یارمەدەم سیارەکەی دامێن چییە؟ کاکە ئەتو لە بۆ ئاسنەک کە ڕۆژێک هەیە ڕۆژێک نییە وەسێتی بابمت شکا ئەردەوازە وەسە تێبینە خۆ وەسەت نارێت سیارە وەرمەگرە ئەرێ هەنار شێتت کردم بەسە هەمومان شێت کرد بەسە دەی لەلایەک سعدی دەڵێ ئەمن نەبوو ئێستا هاتەوە دڵ لە ماڵە فەقیر بوو تێناکەم شێت ئەمە تێگەیشتم چ تێگەیشتی؟ خاڵم لە تیفرۆشت کرۆرام ئەوشتە تەرکیب کەرەوە هایای ئەوە دەرگایە سعدیە اونجا دایە کە هاتمەوە گوێ بۆ ناگرم
تۆ سیکە ڕەنگی سوورمە بینی نییە وەک ئەوانم لاتە بۆ سوورشت لەبەر نەکەن بۆ یەگا ئاوام لێ بێ السلام عليكم سەلامی خۆیان سعدیەگینە جواب من ئەیایتەوە تي والله دبي ممنون بن بۆ ودهامت اوي بدي بالوي دوباره پليده قلتو كاتب مش مشكله دبي سعدی دي قد يانا خزمتانا علي والله دبي ممنون بن والله كيفي خۆتە ئێمە ئەو سارێ مانەوێت حسد ايه بسيونا وحيوانا ها حسد ليه سعدی جانا. کۆ سیارەکەم كاكا زين شا سعرك كذا كريم نا بەس ئەوە والله ئێمە ئەوەمانەوێت عزيزة كام هشتكم قلت يا ودوشك تسيه ئەو کاکمە وەک قوربان اي عمرنا مين يعني والله ودقني طبعا شێتان کردووە ها دنجي حيوانات دردكاتك ها بزاني دريني ركلا شێتان کرد کوڕەکەمتان شێت کرد بەخوا ولا بابا بخوي كاكا لزاني تسيلا دهامي كل والله دهامني دبي ممنوني بالني كشتيا ناتوانێت كيفي ولا خۆت كشتدات والي لزاني تسيلا دهامي كد يا عزيزة كم نەبوونی کاک سعدی نەبوونی کێ ئەمانە بەخێوکە پارە پەیانەکەم ئەمانەکەونە سەر جادا حاو اتو بخير عندك كورة قط حبزنا لي والله ها بزاني بيشكت هاي بيلا زدري والله كورة تجاني متك دايتو حتى حلس حسابي من دجي بس كاتشي بس سعدی واز لەو خسانە بێنە سیارەکەمانەوێت ئەرە والله كاتشي بنتساوى كم سیارەمەوێ یعنی سیارەمە چی بۆ من کردووە تا ئێستا ئەی چی ها ناوەڵا هیچی نەکردو ئەو سیارەیەمەوێ سعدیگیانە و سارێ تایبەت بوو ئەوە ناوبامان پێ دەرەکرد لە بەرنامە بوومان دەرچوو ئەمانەوێ ئەو ولا اللي سارێ قرانت الساعة ذكر عزيزة كم بەس ئەو سیارەمێ جەدایکە و بم بۆ پیاسە کاکە من سیارەکەم نایە بەڵام قسەی دایکم تاوە سیارەکە بۆ ئەمانە بێ كاكا بەخوا گوێ بگرە سعدیگیان گەیشتۆتە ئێرەم یا ئەو سارێم بۆ ئەهێنی یا ئەوە تا کەشفێکەم والله بلانك لبيشكما پلانی چی پلانیچ جيب كده إيه. ده تاني او الساعة لبوما بيتن ئارە والله ده توي الساعة كي بهاجوي ئەی چۆن ئەرە والله بيجا جيب كده إيه. ليمو بلانا كم كوا بەخوا ئەوە زۆر خەتەرە اگر ده توي بيا صاحب الساعة ده بقبولي بكي ئەلۆ کاک سعدی باشی کاکەم وای لەبێم ساعت دووە درەنگە خەوتووە گوڵۆپەکانی کوژانۆتەوە کورا خەترسم کەشف بم بەخوا تاوا بێخەم بە کورە بابا سایرەمەوێ تا وەحد تا دوابزانم بووە دەی خوافیز من دەست بە ئۆپەراسیۆنە کاکەم خب قبادك استيقظ لا حول ولا قوة إلا بالله والله فلشيت لا حول ولا قوة إلا بالله لا حول ولا قوة إلا بالله.
يلا قوات باب يلا هذا من الصمون الدرك كاكا قاوده زاد الجنينية بخور مستعد للصمون خوش الليل صمون ماس ناخدش دخل كل بابا قال ودك كاتم هرزع عبد بينو ها ضعيف دميو مربع بدت المقاعة قاعة الأعراب نامي ابتدائي الدنيا دا بغي مكتبي شو قالت واجبك يا حلكت ايوه والله واجبك بس زوري بيوم حل كرت اما وين ذنب ويلياتو بس تخوش سعدي دمي اشتكي بروبلم دهم دس خوش الليل كم مساعدة دابا كاكو والله دهان وكو براي خمت مشاهدكم جاي براي تونيا فرقتيا براي هردك ما بيوست ما بهاوكاري يكتليا كاتشمان بيزار مون دبا باز كلي هاتو تشوي كردبو تم بتام دخوي ساعتي خوش ها لو ناخو حين يعني الله يزور بتام دو تمارت روزان تشيدر كده نيش بيكم خوش دام تسوى بابا كاك اشتكلي بزربوا كاك سعدي انا سعدي ما سعدي هو تسوى جنوكا ايه جنوكا التسلي وش عندك؟ بسم الله كاكا سهر بابا سهر جنوكا سعدي بقول بالك الشيخ مالك سعدي تعرس لي بزوزو ساوا كم انتهى اتو بيومري اتو براستا يعني خوني دبيني صعبتي دكي صعبتي كاك تعال صعبتي دكا صعبتي دكي دها صعبتي تسال ديتام براس ديتام لا تشاندلي لا تشي لمار نسبوم كم جيني أوش ايه جيب دنك تشبوه ايه بس نو مرونا ليش شت مالو دكي كاكا لولي ليه ساوا كم سعدي بقول بالك تعرس لي كيف بتقول سعدي تنفس زور ده ناس خبر مام زينبي جارة جنو كده سلي وشاقة فالتلفون مام زينبي سعدي كاكا لودك كاكا دانش بقول بالك كاكا دانش خافس كاكا وتلفون ويكند يا اخوة بخير بيت السلام عليكم يا اخوة بخير بيت سعدي الله يدسي منالك قلتوها وشو ولدتو كاكا وزعما توهت يكتشو بقول عالي من الراكش بالغوب ويلي اتوقع لو دهام اخي زارات نما دهام عقلكي بشكا خواردي علي سكيبر اي ستيكي يمين ماش او بياو نازدارا او رشودا غارة لي دترسالي ساجني اقايد خود او تمشيت دك كنت دامج لي نداوة لا كاكا او شو نازل خوني ديتيا يقول نازل جنوك هات دخ اوي نو ماركم برا اري والله يا الله
سعدی خۆرم لا سعدیە ترسم كل دام وبازار صد كسر اخوتي دبري ولا کاک دام قەیسەریە قادی لە خەڵک نەڕوا دانش بابا دانش دهم وەرە کاک وەرە برو اول شنو بمينا ولا لا تترسيت دام بابا کورە لێت نادەم کوتیم بۆیە ناوی ولا بابك ولا دانش شباب خذ بعض هاي هاي النبي استا ماما زين الدين ديت ها ماما زين الدين هي برادرك يا خو استا ديت ايرو كان علاج تكا زوجي لك مامە زەینەدین ناوکی بۆ ئەگرێتەوە نا كاك نارم جنوك حتى ماريان أنا والله قم النبي أوها يا ربي بخير عليكم السلام ورحمة الله وبركاته يا أخوة بخير مامە گیان بەخێر بێ چاو بەخێر بێ سەر چاو أول ماما دهام هو دستي ماسكة دهام دستي ماسكة سعدیەوە بۆ خۆت بێنە یاخوا بەخێر فەرمو وانت خوا بەخێر بێ دانش يا أخوة بخير بي دزانم إيشو كاريش الزورة بس قلتم أو شتجنيا زوزو بابالينيا كاكا خريكنيا عقلي لتزدت تها بابا أور بدو ها ماما زين الدين ها ماما زين الدين ماما زين الدين ڕاستەکە چاکت دەکات ما تسخو بعكنيا ماما زين الدين هذه ساكت دكاتن ناوچێتو دەهام کاکدام ئیشت چییە؟ قەسابم تو شايك كرة تو شايك تعال برادەرەکانت چێنە؟ کورە مامە گیان برادەریسی وەڵا ئەوە دایمە لەناو حیوانایە ڕەشید لە بەهێنە شکل ئەیوانانی هەرگرتیە رشيد قصة قرآن تشيدك ئەتو لە چ ترسایی؟ ئەوشۆ جنۆ کاتە ژۆرەکەم کە خەوت بوون تشيلك دي جنوكك دەنگەندەك هەبوو لاسای حیوان و دەنجی بزن و مەڕۆشتانە هەبوو گەلک هاوارم کرد خوێ دوێ ڕۆیشت کوڕم ئەوە جن نییە ئەتو بڕۆ هەر ناو حیوان و ماراتانی شەوی هاتنە خەونت نا بە چاوی خۆم دیت زور لك بزنو مرة جاي لو أني زند خون بيت هاتو خون سعدی جانا بەڕاستی جنۆکە بوو دیتم كاكا چاوی زۆر تێکچووە شكت بيبري مام زين الدين أو كرة خزوري خوما بيشتري عذابه بخ أكاد تشتكي ميم نبيتن أو هاي لنايا قلت له حركة كان خود دست بيبكا دستم دامين ماما زين الدين حيراني بم یعنی جنۆکە إيه بە حیوانان نەدەچوو بتشدتشو كاكا ده بتشدتشو نازانم شتێک بەرامبەری خۆم ئەدی کو دەنج حیوانان دەهات إيه كل ديارة ماما زين الدين حيراني بم ديارة جنوكا تەماشای ناو چاوم بکە تماشايكا لەم دەترسێت و نەخێر رحمة لإيمانا أو لرا شوراخي نات السولة تترسيتا لو دهاما بنازم لو إلها فەوتاوە کا چاوت بێ پێش سبو ئەوە جنی نییە توا وزانم زلدنيا الحمد لله خويا ئەی چی هەیە مامە شێخ چیەوە ئەتوو کاک دەهام قسەت پێم بەڕاستی پێم برێ غەدرت لە کەس کردیە أو غدري يا ماری کەس خواردیە لا بابا لا دام فرشي باشا مالي خرج ئەی لەو ئەوار لە کەس کردیە مامە رشيد شێخ قد تتكاكا وغدر ليش مامە شێخ بڕوا بکە ئەوە خێری کردووە کابرا دوو بینایی بووە عنوان حەزی لە خێرە نەیزانی وەزانەوە فەقیر حاڵە چاوی دەخینتەوە چ زەبتکردەی ئی کەس لە کنت بی مالي خرجي تشتكل لك بي نمزاني أمن بس نعزانم دعم خد براسك سكب یەک شتەیە تيه سارە سعدی لەکنەمدا سارە سعدی لۆ لەکنەتووە هاي خۆیای مام زين الدين راوستي تساوكم أمرو دهام وكو برانين مالي من مالي ويا نا بابا إي من ينا إي توا تساوكم بە خۆ دەکنی دانا گوت سارەت نییە بە پاسکرار چیمەکە سارەکەت دەمێ کاک سعدی دلی سا بە سارەکەیدا چێ دەرە مار و مدارەکەی ڕازینە
نا ڕکوو دەمەوێتەوە قسەیە نا لا خۆی پێ نا بابا دانێ نابێ نا بابا حیام دەبێ کورە من سعدی بەس زازم و سارە پیرۆزی خۆت بی سعدی وەری نەگری مام گوشم تەواو دەمێت چاپ بۆس وەری نەگری کاک سعدی ئەوە مالەکەم داوە ئێستا چ دەبیتن هەتکێ هیچ نابی جارش کە کو دەتوان بۆ سارێ باش لێ دەبی لێ دەبی تەواو ئیشاڵە بە سعاتش کە هیچ جن من نامینی تێگەیشتی ئەوە ڕازی بوو سارەکە بەس مارومدارەکەی چاویان لە سارەکە ئەو جنانە مارومدار بدات هیچم ناوێت لەوانی هەنارە کاکە لە پێشت خۆی بە پاش پیشا دەدات لەوانێ و چاوی لێ ئەوە چێ ڕاستەکە هەنارخان چاوی لەدای و سیارە بێ دەمێت چاپ بۆ هیچم ناوێتن ئەوە سیارەکەم دایەوە سعدی پێم ناخۆشە بەزت بە زۆری داوە ئەم بڕۆ سادە بمەوە بڕۆ ئیشال سعاتە دەستی ماسکە هەی بێ سفە دەرێ وەڵڵا تۆ چا دەبیتە لۆنیا زەینەدین ڕای ساختە چی وەرە قاچەکەم دێ زەینەدین وەتی چی بە بەلاش تەلەفۆنەوەی ناکەم بەڕاستی نییە شایانی هەموو شتەچی ئەم پیاوە لە پیاوی ئەوە ئەتی هەموو شتێ سارە سەرتا هەر ئیشەکتانێ بم لە خزمەتدانم ئەو چەک بە جەبلۆ بکەوە پێویست بە پارە فەرمو دەی مامەشێخ ژمێری خۆقەرزی وەرنەگرتووە کاکە مازاوابی بەلوشیە مار و ئاوابی کاکە یاخۆ بخێن چاوەکە خوافیزی بێ سعدی مە تۆ چی کردەوە کورەوها نەبایە سارەکەم و نەدەگرتەوە بینە سارە نەبێ ها حەقە نیوەی من بێ سعدی ئاگا لە دوکانەکەی بیتن وایە وەتەن هەواکەی چەند دڵگیر و شیرینە وەڵا لەگەڵ کێشەی هەلوەڵی پشیلەی ڕێکەڕوە